الله يقبل السلامات والله مامۆستا گیان پرسیارێکە بوو لەسەر ئەو گەنجانەی ئێستا مامۆستا گیان لەناو لایڤەکان زوو دەبیندرێ مامۆستا گیان لە جیاتەوەی خۆیان بە خۆیان و خەریک بن مامۆستا گیان هەر دەستن باسی موسڵمانان دەکەن حەدیثەکەی پێ ئەبوو لەهوو یعنی مامۆستا گیان لە باتی وەی ئینسان بستە ناو پرۆفایلی وی کابراێک بێتە ناو ماچی چکە مامۆستا ئێستا لە هەموو لایڤەکانەوێ هەیە ئێستا کابراێک دێتە ناو لایڤی هەموو دەستە ناو پرۆفایلەکەی بزانن چی پۆست کردیان چی پۆست نەکردیە دەگەڵ مامۆستا گیان وا باشتر نییە مامۆستا ئەو گەنجانە سەترکردیان چکە مامۆستا ئێستا بلێنێرە ئێمە مەحسووم نینە مامۆستا گیان گوناح و تاوانمان زۆر لە گۆران کەشەیە گەورەتریشە بەس بە خۆمان هەستی بە خۆمان ناکەین من حەزەکەم بزانی ئەبوو حەمزە بەڵێ مامۆستا بۆ معلومات يعني جناب حەزەکەم بزانی هەر المعلومات يعني بەڵێ مامۆستا من هاوڕێم هەیە بەس ئەهل نوێژە و تاعاتە و بەس ئەگینا بەڕاستی گۆرانی لێدا بەڕاستی هەموو شتێک و یعنی بە سنگێک فراوانیشە معاملەی لەگەڵاک من لەو کەسانە نیم کە هەر کەسێ گوناحێکی ببێ خوانەخواست من بە چاوی کەم سەیری کەم من بالعکس يعني جاری وایە ئەڵێم ئەوەی کە گۆرانەکە لێدا يعني لە گوناحێکە گۆرانی بەڵام احتمالەیە مثلا بە یەک غەیبەتیان بە یەک بوختیان احتمالەیە چل ساڵ نوێژ و تاعاتم لەوە چێک بڕاتە سەر سفر من ئەمە قەناعەت منە يعني ئینشاءڵڵا قەت ئەوە دین مەکە بەڵام یەک ملاحەزەیەکەیە ئەویش ئەوەیە کە کابرا ئەگەر گومان بڵاو کاتەوە هەر ئەوەنە بەس يعني بەس ئەوەنەیە يعني مثلا کەسێک ئەگەر يعني بێت بۆ نمونە شتێک باسکە جاری وایە شتەکە لە مستەوای خۆی نییە يعني خوانەخواست وەکو ئەو برادرە با بڵێن کە ڕێزی شمەیە بۆی بەخوا ئیسێ شاری خەمە سەرسەرم يعني ئەو برادرە مەسەڵەن گومان لەسەر بڵاوەکە دەنگی ئافرەت عەورەتە و مناقەشە ئەکات و لەسەری ئەڕوا خۆی من ناڵێن دەنگی ئافرەت عەتیادیە گۆرانی بێژی ئافرەت ئێمەڵێن ئافرەت کات مناقەشەیە پرسیارێکە يعني شتێکی ئاساییە يعني ئێمە نابێ ئافرەت بخینە پشت و حسابی بۆ نەکەین ئێمە وەکو زەمان پێغەمبەر صلی الله علیه و سلم سیر ئافرەتەکە يعني پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو پەڕی مەجالی بە ئافرەت داوە ئەو پەڕ من کە نمونەیەکەم هاوردەوتم لە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پەردەش نەبووە پەردە نەبووە والله بڕۆ ئەگەر بڕۆ تەماشای ئەو حەدیثانە لەو بارەوە هاتووە ئەڵێ هەندێک پیاوە بووە نیفاق لە دڵیانە بوو هەندێک ئافرەت هەبووە نیفاق لە دڵیانە بوو ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی فەرموو باشترین ڕیزی ئافرەتان ئەوەیە لە پشتۆ بێ لە ئاخرە بێ باشترین ڕیزی پیاوان ئەوەیە لە پێشە بێ ئەڵێ هەندێک ئافرەت هاتن بەرەو پێشوو هەندێک بۆی نزیک پیاوەکان ببنەوە هەندێک پیاویش هەر ئەڕۆیشتە دواوە بۆی نزیک ئافرەتەکان بێتەوە رغبا عن ئەو هەموو حەدیثانە کە پێغەمبەر فەرموو بەس هەندێکا بوو نەفسی نەخۆش و بەڵام لەگەڵ ئەوەیش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرموو بە ئافرەت نەیە بۆ نوێژ بە ئافرەت ئیتر پرسیار نەکا بە ئافرەت لە يعني نا بەڵکو يعني حەقی خۆیان وەرەگرت و ئافرەت منعی بازار نەکرا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرسی تایبەتی ئافرەتانی هەبووە يعني ئەمە شتێکە چونکە ئافرەت نیوەی مجتەمەعە تۆ ناتوانانی حەسفیکەی ناتوانانی يعني هەموو شتێکی لێ ببڕیتەوە کاتی یەکێک ئەو گومانانە بڵاو کاتەوە لە خۆت ئەترسی ئەڵێ ئەمە کێیە لە ترسا جەماعەت ڕۆیشتن سەری پرۆفایلەکەیان کرد لە ترسا وتیان نەوەک ئەمە شتێکی تر بێ ئیتر ئەوە وای کرد کە گینا بە حیاتی من دەگمەنە مەگەر کەسێک گومان لێکرا و بڕۆم سەری پرۆفایلکەمە گینا هەرگیز سەری پرۆفایل بە حیاتی نایکرد بە حیاتی حتى ئیسە خۆی لەنا ئەم برادرانە هەیە بەخوا کە لە دێرە لایڤ لەگەڵمانن والله خۆیان مناڵێن من جگەرە کێشن حیانە مەسەلەن بۆ نمونە ئەنواع شت و لەگەڵ منیشا زۆر کراون من لەگەڵانە زۆر کراوم نەسیحەتیانەکەم ئامۆژگاریانەکەم و زۆریش تەبیعی لەبەرەوەی قەناعەتم وایە کە مرۆڤەکان قابلن بە غەڵەت و مەلا تارقش قابلە بە غەڵەت و ئەبوو حەمزەش قابلە بە غەڵەت و مامۆستا سامینیش قابلە بە غەڵەت و تۆبەش هەیە و دەرگای تۆبەش کراوەیە ژیان ببوورێ والله وزم بەکارەتی لە پرسیارەکەم تێکشەوە ئەدەبان مامۆستا من ناتەمە قسەی بێڕێزی بەرامبەر بکەم مستەفی والله مەقسەد متونەوە مامۆستا ئەم دەستی ماز دەکەم مامۆستا ئەمن مەقسەدم قوربان جان لەسەر چ بوو مسلمان و باشترە مامۆستا ئەتونارم ولا عیاذ بالله چکە مامۆستا تو دیاری ئەحەلیاقی بخۆ بە مامۆستا سامانی مامۆستا من هەتا سە ساڵیش ناتانم هەر ئەمن الحەمدولله فقیهەتیم تەواو کردیە شەریعەشم تەواو کردی ئێستا مەلای ڕسمیمە
بەس بەخۆمە کەسابەتی خۆم هەیە یعنی ئیش لەسەر بازرگانی ئەو شتانە دەکەم بۆ خۆمیش کەسابەتی خۆم هەیە داوایەکەی لەناو گەنجان دەیکەم ئەمن هەر مامۆستا هەر سوء ئەدەبە مامۆستاجان ئەمنە کە ئێستاش لە خزمەتت دانیشتمان قوربان لەسەر چۆک دانیشتیمان چکا فێرە ئەو ئەدەبە بووینە لە سەحابە و تابعینە قوربان ئەمە مامۆستا سوء ئەدەبە من بێم ڕەخنەی لە تو بگرم چکا ئەمە تقریبا 10 ساڵ لە خزمەت مامۆستا نافع تقریبا 10 ساڵ لە خزمەت مامۆستا نافعی بووم مامۆستاجان هەتا ئێستا پرسیارێکشم لێ نەکرد ئەدەبن ئەو دەرسەکەمان دەخین و دەڕۆژین دوای دەچمەوە مادێ بە ڤۆیسڵم دەناوم دەگوم مامۆستاجان لەو قەسدەی مەقسەدت چ بوو يعني هەتا ئێستا مامۆستاجان هەتا مامۆستا نانی نەخواتە 10 ساڵ لە خزمەت مامۆستا نافعی مامۆستا یەک زار لە پێشیشینان نەخواردیە دەڕۆژ مامۆستاکان ئەنیان دەخواردم دەست دووش مامۆستاجان وەڵڵاهی بریا بە مامۆستا 3 ساڵ کەسی وەش تو مامۆستا سامانمان هەبە خزمەتی ئەو دینیان کرد بەخوا بەپاچی بۆ حەمزەوەقا من زۆرتونم مامۆستا زۆر شاگە بەس بەخوا من زۆرتونم لا، يعني لە مامۆستا حەمزەنێ قسە ناکەم بەس مامۆستا ئاعلە وەڵڵا خۆزگە هەمومان وەکو مامۆستا وایین والله مامۆستا ئەخ تەواکەل یەکترینە مامۆستا بزانە ئەو دووە ئەو خزمەتی دینی دەکە مامۆستا چی دەکە إلا ما شاء الله تعالى قربان جان حديثك بيغمى فرمي عليه الصلاة والسلام والله أعلم مامس حديثك التي المذية حسنة إسنادك بيغمى فرمي عليه الصلاة زورينا ما يبهشتي وزاني مكان ليك زياب كرنو فرمي يا رسول الله تشينا وانا قوتي سيري وجهي عنك بزاني تشي زوري خوش تبين إن شاء الله وانا يكك لأهلي باش إن شاء الله وانا قمان دبم سكو أخوي قولك لقد ذني عبدا كاينتي أتو مامس السما إن شاء الله بيزني أخوي تبارك الله وانا سكو مامس لو زمان فسادية دين دسي ومسلمان أنا دقرن يعني إلا ما شاء الله يدي قربان خی گەورەتان پارێزە یا ڕەبی سەربەرز بن ئینشاءڵڵا بە ئیزنی خی پەروەردگار لەو خانەوادانە ئەبن کەوا بەخاو خێزانەوە نەباشتە ئینشاءڵڵا بس بيكو إن شاء الله هم مسلمان نقد جماعتكم ميتوا هرا هم مسلمان هاو بيكو خوشني ما مصبتني هرو مرة خدمة بيغمبري بين خوش عليه الصلاة والسلام الله أجمعين إن شاء الله أجمعين موسى جان دس ما السلام عليكم ورحمة الله